دوای 3 ڕۆژ لە دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی قەزای تەلافەر و هەردوو ناحیەی ئەعیازیە و مەحەلەبیە و گوندەکانی دەوروبەری قەزایەکە هێز عراقیەکان لە دوو قۆڵەوە لە باکوور و لە ڕۆژ ئاوای تەلافەر هێلەکانی بەرگری داعشیان شکاند و چوونە ناو قەزای تەلافەر. لە باشووری قەزایەکەش هێزەکانی حەشد شعبی و سوپا لە پێشڕەویدان بۆ کۆنتڕۆلکردنەوەی گوندەکانی ژێردەستی تیرۆریستانی داعش. محور التقدم اللي هي قرية الخفاجة وقرية المزاريف وقرية طشتة. ئەمڕۆ لە میحوەرەکەی خۆمان گوندی خەفاجە و گوندی مەزاری و گوندی قەشتەمان کۆنتڕۆل کردەوە. لە ماوەی ئەم 3 ڕۆژە لەم قۆڵە زۆرترین پێشڕەوی کراوە. 17 گوندمان لە ژێر دەستی داعش ڕزگار کردووە و دوژمن زەرەرێکی زۆری بەرکەوتووە. لەو گوندانەی ئێمە پێشڕەویمان کردووە کۆنتڕۆلمان کردووەتەوە هیچ هاوڵاتیەکی تێدا نەبووە. تیرۆریستانی داعش جیاواز لەگەڵ ئەو بەرگریانەی پێشووتر لە گوندەکانی دەوروبەری مووسڵدایان کرد لە ئێستادا ئەو توانایە نەماوە و زۆر لاواستر دەردەکەون. هسه سلاحهم العبوات فقط يعني ما جاي يشوفون عندهم كل مقاومة. ئێستا چەکی سەرەکی داعش بۆمبی چێنراوە هیچ بەرگریەکیان نییە بە تەواوی وریان ڕووخاوە. پشت بەخوا لە چەند ڕۆژی داهاتوو تەواوی ئەو گوندانەی میحوەرەکەمان کۆنتڕۆل دەکەینەوە. ئەو سەربازانە دەڵێن لەو قۆڵەی ئەوانەوە هێزەکانیان زۆرترین پێشڕەوی کردووە. کۆنتڕۆلکردنەوەی سەرجەم ئەو گوندانەی کەوتونەتە باشووری قەزایەکە بەوان ڕاست پێدراوە. گوندی تەشتا هێز عراقیەکان لە باشووری قەزای تەلافەر 17مین گوندە کۆنتڕۆلی دەکەنەوە. تاوەکو ئێستا ژمارەیەک گوندیان لە بەردەماوە بۆی بگەن بە دەواازەی قەزای تەلافەر. گەیلان بۆتانی کورسات نیوز باشووری قەزای تەلافەر.